هەر بۆ قسەکردن سەبارەت بەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای میلیتریانە بۆ لێکۆڵینەوەی هەرێمایەتی و شارەزای وزە میوانمان دەبێت. بەڕێز بەهرۆز سڵاوت لێبێت لە سودوی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت کاک بەهرۆز. ئەم کۆبنەوەی ئۆپێک پڵەس چۆن دەبینیت؟ چ خێرێکی بۆ جیهان پێوەیە؟ سڵاو زۆر سپاس بۆیەوە. هەمیشە ئۆپیک دەیەوێ بەرگری لە خۆی بکات. تەنها لە ساڵی 2023دا ئۆپیک سێ ئاکتی کردویان سێ هەنگاوی ناوە. هەنگاوی یەکەمیان لە 4 حوزەیرانی ئەم ساڵدایان ساڵی 2023دا بوو کە 1,400,000 بەرمیل نەوت لە بازاڕەکانی جیهاندا کەم بکەنەوە بۆ ئەوەی هاوسەنگی لە نێوان خواست و خستنە ڕوە ڕابگرن. چکە خۆش دەزانی نەوتی شۆگەر کاڵایەکی دیکە لە بازاڕە پەیوەستە بە عەرز و تەڵەبەوە خواست و خستنە ڕووەوە. ئەمە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەمیان کەمێک سەرنجڕاکێشتر بوو بۆ من لە 16 حەوت یعنی تقریبا دەوری 20 ڕۆژێک پێشێستا 15-20 ڕۆژێک پێشێستا لە بەغدا ئۆپیک ئاهەنگی یادی 63 ساڵەی دامەزراندنی خۆی ژێڕا لەو هۆڵەی کە ئۆپیکی تیا دامەزرا ناوی قاعەی شەعبە لە بەغدا. مەجموعەیەکی زۆر لە وەزیر و جێگیری وەزیرانی نەوت و وزەی ناوچەکە لەو قاعەیە ئامادە بوون. دامسوشەوێکی عێراقیشمان بینی لە هۆڵەکە من خۆم لەوێ بووم لە بەغدا. زۆر جەختیان لەوە ئەکردەوە کە عێراق غازێکی زۆری بەفیڕۆداوە لە 50 ساڵی ڕابردووە و بە گەرم و گوڕویەکەوە دێتەوە مەیدانی تاقە و ئەوانە قسانە ئەکرا. لە کاتێکایە مازانین کەرتی تاقەی عێراقی مانگی پێشوو کەرتی وزەی عێراق بە تایبەتی کارەبا بە تەواوەتی بەستراوە بە ئێرانەوە غازی سروشتی و نەوتیش بامانشەوە بۆی ڕوونەکە ناڕاستەیەکی خەلیجی یا تورکیا بەرەو دەریای ناوەڕاست بڕۆن. ئەمە ئەو قاعەی کە حکوومەتی عێراق و وەزیری نەوتی عێراق قسەیان تیا کرد بەڵێنیاندا کە ئەمان پاڵپشتی بۆ ئۆپیک دووپارە ئەکەنەوەوانە عێراق خۆی ناتوانێت ئەو بڕی 200,000 بەرمیل نەوتەی کە لە مانگی 6 خراوەتە ئەستۆی کەمی بکاتەوە. بۆ ئەمە خاڵێکی زۆر گرنگە منەمێ باسی بکەم. منەڵێم ئۆپیک لێرەدا ناتوانێت سەرکەوتوو بێ بۆ چونکە چونیەکیەک نییە لە نێوان دۆخی ئەو وڵاتانەی کە تیایدا ئەندامن لە ئۆپیک پڵەس 13 وڵاتە ئەندامەکەی ئۆپیک و دەوڵاتەکەی دیکەش کە پڵەسن زیاد کراون. چونکە مەسەلەن ئێستا دۆخی رووسیا ئەو دۆخە نییە کە کۆی تیایدایەتی ڕەنگە کۆیت بتوانێت نەوت کەم بکاتەوە بۆ بارودۆخی ئابووری وڵاتەکەی تەسیرێکی لێ نەکا بەڵام بۆ رووسیا تەسیرەکە. سعودی ڕەنگە 100 میلیارد دلار وڵاتانی کە پابند نابن دەبێتەوە ئەوەی کە کۆبنەوەکەی ئۆپێک سەرناگرێت کام وڵاتانە دەبن. بڵێ یعنی ئەوە جاران لە شەستەکانە قسەیەک هەبوو دەیان و کرێکارانی جیهان یەکگرن بەڵام ئاخر کرێکارێک لە چەمچەماڵ لەگەڵ کرێکارێک لە نیویۆرک لەگەڵ کرێکارێک لە ئەنقەرە چۆنچۆنی یەک دۆخیان هەیە یەک بارودۆخیان هەیە چۆن یەک بگرن. ئەمە تعلیق نییە لە هیچ شتێکی ئایدۆلۆجیایەک. ئێستا دۆخی ئەنگۆلا جیاوازە کە ئەندامە لە ڕێکخراوەکە وەک لەو دۆخی کە رووسیا تایەتی بۆیە پابند نابن بەو بڕێی کە بۆیان دایانناوە. یعنی ئەم عێراقە خۆی دامەزرێن لە عێراقا ساڵی 1960 ئۆپیک دامەزراوە و 4 ئەندامی دیکەشی دیکەی لەگەڵا بووە. عێراق ناتوانێت پابند بێ بۆ چونکە هێشتا بودجەی عێراق ڕووناکی نەبینیەوە 6 میلیارد دلار بودجەکە کورتێنانی هێناوە 500,000 بەرمیل نەوتی کەرکووک و هەرێمی کوردستانیش ڕاگیراون. ئەمە لەسەر عێراق زۆرەکەوێت چکە نقاتی دیکە هەیە. ئەمە خاڵی دووهەمیان. خاڵی سێهەمیان ئەوەیە کە بەڕاستی ئەگەر ئۆپیک سەرکەوتوو بووە مانگی پێشوو ئەم مانگی 6 ئەو لەو بڕیارەی کە دای 1,400,000 بەرمیل نەوتەگرێت کەم ئەکاتەوە لە بازاڕە ئەم هەنگاوەی ئەم ڕۆی نەئەگردە بەر یا دوێنێ بڕیاریاندا سعودیە و رووسیا بەیەکەوە 1,300,000 بەرمیل نەوت کەمتر بخەنە بازاڕەوە دووبارە. ئەمە مانای وایە ئۆپیک لە هەنگاوی پێشووی دڵنیانیە و سەرکەوتوو نەبووە بۆیە ئەم هەنگاوەگرێتە بەر. بە قەناعەتی من بە شێوەیەکی کاتی ئەم وڵاتانەی ئەندامن لە ئۆپیک پڵەس قازانجی دارایی ئەکەن بەڵام بە شێوەیەکی استراتیژی و دوورخایەن زەرەر و زیانی گەورە ئەکەن لەبەر نقطەیەکی زۆر ئەساسەگەرەوە پێشبینی تۆ ڕاست بوو سەرکەوتوو نەبوو ئۆپیک پڵەس لە کۆبنەوەکەیدا ببوورە دێمەنێ قسەکانتەوە. ینی بژاردەی دووەم یاخود هەوڵی دووەمی ئۆپێک چییە کە بیاوێت چی دەکات ئەگەر سەرکەوتوو نەبوو؟ بۆچی سەرکەوتوو نابێت لەبەرەوەی لە کۆبنەوەکە سەر نەگرێت لە ئایدیای لیبرالیزم دڵنیا بە لەوەی کە سەر ناگرێت بۆ لەبەرەوەی ڕاستە لە مەسەلەی مەسەلەن تێزی نیۆلیبرالیزمە یان لیبرالیزم یان نیۆلیبرالیزم بە تایبەت هەموو شتێ بە بازاڕە
ڕیکلام بازارە، تەلەڤیزیۆن بازارە، نەوت بازارە، بازار بەڵام ئەم شەڕی بازار نییە بەتەنها، ئەمە ناکۆچێکی جیۆپۆلەتیکی گەورەیە لە نێوان دوو قوتبی گەورەی ئەم دنیاە، قوتبی خۆرئاوا و قوتبی خۆرهەڵا، دوو شارستانێتی جیاوازە. یان جوانتر بۆ جەنابتی وینەرانی ڕوون بکەمەوە، ئەو وڵاتانەی کە خاوەنی نەوتن زۆربەی هەرە زۆریان لە ناو بازنەی وڵاتانی خۆرئاوا و ئەمریکا و ئەوروپادانین، یان لە دەرەوەی بازنەی کۆنتترۆلی ئەوواندان. بۆ نمونە رووسیا، ئێران، فەنزەویلا، سعودیا، عێراق، نەیجیریا، جەزائیر، ئەتا ئەنگۆلا، ئەم وڵاتە ئیمارات کە چوارەمی احتیاتی یەدەکی نەوتە لە دنیاە، قەتەر، ئەمانە ئەکەونە دەرەوەی بازنەی خۆرئاوا و ئەوروپا و ئەمریکاوە. غازی سروشتیش بە هەمان شێوە وایە، مەسەڵەن رووسیا یەکەمی یەدەکی غازی سروشتی، لای ئێران دووەم، قەتەر سێم. ئەگەر بە هەرێمی کوردستانی شەو یەدەکەی کە هەیە، ئەم چوار وڵاتە 60% غازی سروشتی دنیایان لەلایە، کەواتە ئەکەونە دەرەوەی بازنەی خۆرئاوا ئەمریکاوە. بەڵام ئێمە بینیمان لە دوای جەنگی جیهانی دووەمەوە مەبدەی ئاوەدانکردنەوەی ئەوروپا لە چوارچێوەی پرۆژەی مارشاڵە، لە چوارچێوەی هەڕەشەکانی یان پرەنسیپی هاری ترومانە چی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەومان. ئەم ڕۆژانە من خەریکی ئەوەم بۆ سپرینگەر، ناوەندێکی زانستی گەورەی دنیایی بڵاوکردنەوەی لە دنیاە، ئێمە پەیپەرێک ئامادەکەین لەسەر ئەدای هەرێمی کوردستان لە سەرچاوە سروشتێکانە. وەڵامی ئەمەمان داوەتەوە کە لە زۆر باشە کاک بەهرۆس، ئەگەر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بێتەوە بێتە دوا پرسیار و تۆزێک فراوانتریش بچین بەلای ئەمریکادا. دەتکرا بایدن پێشتر هەوڵی ئەوەیدا کەمە لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێم کەمکردنەوەیە بۆ بانگەشەی هەڵبژارنی، بەڵام ئێستا کە نەیتوانیوە ئۆپێک دەست پێشخەری کردووە، جا نازانم ئۆپێک دەیکات یان نایکات، سەرکەوتو دەبێت یان نەوە تۆ دەڵێ سەر ناگرێت. چی بۆ ئەمریکا دەمێنێتەوە؟ بڕوای من ئەمریکا بە ڕێگەی دیکە تەدەخل لە وڵاتانی ناوچەکە ئەکا، بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە ئەمە جاری یەکەم نییە سعودیا، جاری دووەم و سێمیش نییە سعودیا لە دەرەوەی بازنەی ئەمریکا بیر لە هەندێک هەنگاوی دیکە ئەکاتەوە لەگەڵ رووسیا و لەگەڵ چین و لەگەڵ وڵاتانی دیکەی ناوچەکەیە. بەڵام وەکو لە پێشووتردا وەڵامم دایتەوە بە شێوەیەکی کاتی ئەمان ئینجۆیەکەن، یعنی چێژە بینن لەم ئەوەی کە 40% بڕیاری بازاری نەوتیان بەدەستە برادرانی، یان ئۆپیک پلس، یعنی ڕێکخراوی ئۆپیک پلس کە 40% ئاراستەی کۆنتترۆلکردنی بازاری نەوتیان لە جیهانا بەدەستەوە ماوە. بە شێوەیەکی کاتی چێژ لەمە وەرەگرن، بەڵام بە شێوەیەکی استراتیژی دڵنیا بە وڵاتانی خۆرئاوا و ئەمریکا هاوپەیمانەکانی لە شوێنێکی دیکەوە بیر لە ئەم دۆخە ئەکەنەوە کە ئێستا ئەگوزارێت. ڕێز بەهرۆس جعفەر، سەرۆکی پەیمانگای میدیتریانە بۆ لێکۆڵینەوەی هەرێمایەتی و شارەزای وزە، زۆر سوپاس ماندوومان کردیت کاک بەهرۆس.